دەستگای خێرخوازی بەخشین لە هەنگاوێکی نوێدا و لە کۆتایی پرۆژەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز وەکو کاری هەمیشەیی توانی لە ڕێگای کەسێکی خێرخوازەوە بڕی 25 میلیۆن دینار بەسەر چەند خێرخوازێکی هەژار و کەم دەرامەت دابەش بکات. بە وتەی بەرپرسی دەستگاکە لە شاری هەولێر ئەو کەسانەی هاوکاریان پێداوە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کرێنشینان و منداڵانی بێباوکن بۆ هەر خێرزانێکیش بڕی 250,000 دیناریان پێدراوە. دیارە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی پرۆژەی خستە بواری جێبەجێکردن بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە کە یەکێک لە پرۆژەکانمان هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداویستی تایبەت و هەروە بێباوکان بوو. دیارە ئەمڕۆ ئێمە کە لە 26مین ڕۆژی ڕەمەزان داین و ئەمڕۆکەش بە هاوکاری خێرخوازان سەد لەو کەسانی کە خەڵکی هەژار و نەدار و کۆمەڵێک لەو خەرکانن کە هاوسەریان گیراوە یاخود کۆمەڵێک بێباوکن کە کرێخانەکانیان پێ نادرێتن یان کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەتن و کۆمەڵێک هەژار لەوانەمە بان کردووە. ئەمڕۆ بۆ هەر کەسێک لەوانە دیارە بڕی 250,000 دیناری پێدەدەین کە کۆی ئەو بڕا هاوکاری کە دامیکراوە لەلایەن خێرخوازانەوە بڕی 25 میلیۆن دینارەکە ئەمڕۆ بەسەرەندا دابەش دەکەین. لای خۆشەوە بەرپرسی لقی هەولێری کۆمەڵەی کرێنشینانیش دەڵێت زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە چەندین ساڵە هاوکاری کرێنشینانن بە تایبەت ئەمڕۆ یارمەتی 140 خانەوادەی هەژاریاندا بە بڕەپارەیەکی باش. ئەمڕۆ من زۆر دڵخۆشم وەکو کۆمەڵی کرێنشینی لقی هەولێر کە چاوم بە ئەو کرێنشینانە کەوتووە خۆت گوێبیست بم ئەو کرێنشینانەکە کۆمەک و پارە و بەخشینیان پێداون کە کرێنشین لە ئێمە لە دەستگای بەخشین کە لێرەوە بە ناوی سکرتارەت و بە ناوی هەموو کۆمەڵەکەمان و بە ناوی لقی هەولێرش من ئەو پەڕی ڕێز و تەقدیر و سپاس کاکی مامۆستا مەسعود دەکەمەوە بۆ دەستگای بەڕێزەکەیان بەڕاستی هاوکار بووینە هەم جارش نییە چەند ساڵی عنی لە ڕەمەزانان زۆر هاوکارمان بووینە. سوودمەندبوانی کارەکانی دەستگای بەخشین هەمیشە بەخشین بە ماڵی هەژاران دەزانن و ئەوانەی پێیان وایە سەرەڕای گرفتەداراییەکان بەخشین ڕۆڵی بەرچاوی بینیوە لە هاوکاریکردنیان و توانیویەتی گرفتی دارایی چەندین هاوڵاتی لە هەرێمی کوردستان چارەسەر بکات. دۆخی ژیانی ئێمە زۆر خراپە ئەم پیاوەکەم سەلەر بە لەسەر جێی کەتیە ناملۆکەم ئەندامین سەر نەگەڕایتەوە بەردەوام عیلاج تەبیعی دەوێ بەخۆم کاتوش فەقەراتی من و پشتیاتی مەوەندەی لە مارە عیلاج تەبیعی پێ بکەم داوا لە خێرخوازان دەکەم کە هاوکاریمان بکەن زیاتر. زۆر سپاسیان دەکەم لەو کەناڵەوە سپاسان دەکەم شازیان ناوەندە بەهەشتە دەبێت دڵم کنە ئێسکە نەمەوە پشتم تەنگ دەبێتن ئەم نەعەبی دەری دەخۆم دووجەم سبەینان ئێوارە ئەو عەبە نەخێ 150,000 دۆلار گرانبوو لە بانجێک نەبە 100,000 جەمکە. دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لە دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە لە ماوەی ڕابردوودا پردێک بووە بۆ گەیاندنی هاوکاری کەسانی دڵسۆز و خێرخواز بەبێ جیاوازی بە کەسانی کەم دەرامەت هەر ئەمەش وای کردووە ئەو کەسانەی پێویستیان بە هاوکاریە بەخشین بە فریادڕەسی خۆیان بزانن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.